بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە پەخستنی پەرلەمانی کوردستانەکەم لەلایەن یەکێتی و پارتیەوە بێگومان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە درێژایی 6 خولی پەرلەمانی کوردستان هەر لە ساڵی 92دا ئێستا یەکێتی و پارتی هەر کاتێ پێویستیان بە پەرلەمان هەبوو بێ ئیشیان پێ کردووە هەر کاتێکیش ئیشیان پێی نەبوو بێ پەکیان خستووە کە ئێستا وردەکاریەکەی باسەکەین. بێگومان خولی یەکەم هەمومان نەزانین لە 95 ساڵی 1992 هەڵبژاردن کرا و ئەم خولە بەهۆی شەڕی ناوخۆ درێژەی کێشا تا ساڵی 2005 بەردەوام بوو. 2 ساڵ بەهۆی شەڕی ناوخۆی یەکێتی و پارتیەوە ئەم خولەی پەرلەمان پەک خرا و هیچ کۆبوونەوەیەکی نەکرد. لە خولی دووەم کە لە ساڵی 2005 تا ساڵی 2009 خان بێگومان 4 مانگ پەرلەمان پەک خرا بەهۆی ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی کە ماوەیەکی زۆر کورت بوو. باشە تەمەن لە خولی سێهەم هیچ گرفتێکی بۆ دروست نەبوو لە ئانوساتی خۆیان دەست بەکار بوو و هیچ پەک نەکەوت. لە خولی چوارەما کە لە ساڵی 2014 بۆ ساڵی 2018 بوو بێگومان 3 ساڵ ئەم پەرلەمانە پەکخرا. 6 مانگیان بەهۆی با بڵێن ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی بوو لەسەر پێگەنانی حکومەت و کێکی دەسەڵات. 2 ساڵ و نیویشان بەهۆی یاسای سەرۆکایەتی هەرێمە بوو. ئەوە بوو پارتی کڵۆمێک قفڵێکی دا لە دەرگای پەرلەمان و پەرلەمانی بۆ ماوەی 2 ساڵ و نیو داخست. لە خولی پێنجەم ساڵی 2018 بۆ ساڵی 2023 2 ساڵ و 5 مانگ ئەمیش پەرلەمان پەکی کەوت. بەشێکی بەهۆی با بڵێن لەم 2 ساڵ و 5 مانگەدا بەشێکی بەهۆی کێکێتی و پارتی دیسان سەرکێکی دەسەڵات ڕێگ نەکەوتن دواکەوت. بەشێکیشی بەهۆی ئەوە بوو کە دادگای فیدراڵی عێراق پەرلەمانی هەڵۆشاندەوە لەبەرەوەی بەنا دەستوری نایاسایی تەمەنی خۆی درێژ کردبەوە. بینە سەر خولی شەشەم کە ساڵی ڕابردوو لە ساڵی 2024 هەڵبژاردننی بۆ ئەنجامدرا 1 ساڵە هەڵبژاردن ئەنجام درراوە بەهۆی ئەوەی کە یەکێتی و پارتی لەسەر کێکی دەسەڵات ڕێگ نەکەوتون و ئیشان بە پەرلەمانی کوردستان نییە. بێگومان ماوەی 1 ساڵە پەرلەمانی هەرێمی کوردستان پەکخراوە و هەرێمی کوردستان پەرلەمانی نییە. ئەمەی لە بەژمارەی ئەمجارەدا باسمان کرد پەخستنی دامەزراوەیەکی گرنگی هەرێمی کوردستان بوو لەلایەن یەکێتی و پارتیەوە.